دواتر لە هەشتی دوانزەی 2021 لە سۆنگەی بەرپرسیارەتیمان و بە فێڕۆنەچوونی خوێندنی زیاتر بڕیارماندا بە ڕاگررتنی خۆپیشاندانەکان بۆ ماوەیەکی کاتی لەو ماوەیەدا دەرفەتێک بدەین بە حکومت تاوەکو ئەو مافەمان بۆ بگەڕێننەوە و هەوڵی جدی بدرێت بۆ ژێڕانەوەی دەرماڵە و لەو ماوەیەدا کە خۆپیشاندانمان ڕاگرتە بوو نوێنەرانی خوێندکارانی ناڕازی لەسەر جەمزانکۆکان چەندین کۆبوونەوەمان لەگەڵ تیمی حکومت و وەزارەتی خوێندنی باڵا ئەنجام داوە ئەوانیش چەندین کات بەڵێنیان پێداین کە بە زووترین کات دەرماڵە بگەڕێتەوە بەڵام دوای 66 ڕۆژ هەتاوەکو ئێستا هیچ هەنگاوێکی جدی نەنراوە بۆ دابشکردنی دەرماڵە بۆیە ئێمە ڕای دەگەێنین کە لە ڕۆژی یەکشەممە 22/2022 وەکو خوێندکارانی سەرجەم زانکۆ و پەیمانگاکان دەست دەکەینەوە بە خۆپیشاندان و بایکۆتکردنەوەی هۆڵەکانی خوێندن و تاوەکو دەرماڵە دابش نەکرێت ئەوە واز لە خۆپیشاندان و بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن نایەنین. وەزیری خوێندنی باڵا دکتۆر ئارام خۆی لە دەمی خۆیەوە وتی کە ئەم هەفتەی کە ڕۆژ ئەم هەفتەی پێشوو کە ڕۆژ وتی دەرماڵەیەت و دابەشەکرێت بەڵام تا ئێستا ئەوە دیارەڵێن بە بیانوێ کە لە گەنجینە پارە نییە بە بیانوێەوەی کە تەمیلی موچە درەنگ جێبەجێگرێت و درەنگە نێردرێت چەند بیانویشانەیە بۆی نەیدەن بەڵام ئەمە 66 ڕۆژە ئێمە لە چاوەڕوانی حکومەتین کاتێکمان پێیاوە بۆ ئەوەی بەرپرسیارەتی خۆی لەم بابەتی دەرماڵەیە بخاتە ڕوو بەڵام و دیارە بە 66 ڕۆژ میانی نێت و بەدەم داوایەمەوە بەڕاستی ئێمەش لە ڕۆژی یەکشەمەوە ئەگەر دەرماڵە نەدرێت ئێمە بایکۆتی وڵەکانی خوێندنەکەین ئیتر نازانین تا ئێستا بە چ شێوەیەک و بە چ جۆرێک ئەکرێت.